ڕەمەزانە و لە هەولێر هەر کەسێک گرانفرۆشی لە بازار بکات جگەلەوەی سزا ئەدرێت ناویشی بڵاو ئەکرێتەوە. ئەم ئێوارەیە لە ڕووداوێکی هاتوچۆ چوار کەس لە خێزانێک گیانیان لەدەستدا. هەولێر و بەغداشکۆ ئەبنەوە بۆ ئەوەی بتوانن زێرە ڕەشەکەی هەرێمی کوردستان دەست بە هەناردەکردنەوەی بکەن. سڵاوتان لێبێت و ڕەمەزانیشتان پیرۆز. غاز فرۆشان و کاسبکارانی هەولێر ئاگادار بن نەکەن، تەماح بکەن و مانجی ڕەمەزان بخۆستنەوە بۆ گرانکردنی غاز و کاڵاکانتان، چونکە شار بێ حاکم نییە. لێپێچینەوەتان لەگەڵ ئەکرێ و ناوتان بەناو شاردا بڵاو ئەکرێتەوە. لە یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزاندا ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا دڵنیاییدا بە هاوڵاتیان و وتی هیچ کێشەیەک نییە لە دابینکردنی غازی حکومی و نرخەکەی وەک خۆیەتی. هەر بریکار و فرۆشیارێکیش غاز گران بکات ئیجراعاتی لەگەڵ دەکەین، بەڵام غازی بازرگانی ڕەنگە گران بوو بێت. سەبارەت بە ئەگەری گرانکردنی نرخی کەلوپەلیش و کاڵاکان بە شێوەیەکی گشتی محافظ وتی چەند بڕیارێکیان دەرکردووە و دەبێت بازرگانان و خاوەن مارکێتەکان پابەند بن پێوە بە پێچەوانەوە لێ پێچینەوەی تۆندیان لەگەڵ ئەکەن و ناوەکانیشیان بڵاو ئەکەنەوە. لە ڕووداوێکی هاتوچۆدا لەسەر ڕێگای پردێ بۆ کەرکووک چوار ئەندامی خێزانێک گیانیان لەدەستدا. پاش نیوەڕۆی ئەمڕۆ لە سەر ڕێگای پردێ بۆ کەرکووک بار هەڵگرێک خۆکێشا بە پیکابێکدا و لە ئەنجامدا هەر چوار سەرنشینی پیکابەکە کەشن و پیا و دوو منداڵ بوون گیانیان لەدەستدا. شاید حاڵێک لە شوێنی ڕووداوەکە بە 1964 وێت ئەو چوار کەسەی گیانیان لەدەستداوە هەمویان ئەندامی یەک خێزان و خەڵکی پارێزگای بەغدان. ئەم سێشەمەیە بەرپرسانی بەغدا و هەرێم لەسەر هەناردناکردنەوەی زێرە ڕەشەکەی کوردستان کۆ ئەبنەوە. وەزارەتی نەوتی عێراق بانکێشنامەیەکی ئاراستەی وەزارەتی سابانە سروشتیەکانی هەرێم و ڕێکخراوی ئەپیکۆر یاخود کۆمپانیا ئەپیکۆر کردووە بۆ ئەوەی ڕۆژی سێشەمەی داهات و شاندێکیان بچێتە بەغدا و تاوتوێی ئەو پرسانە بکەن کە پەیوەستن بەو گرێبەستانەی لە نێوانیاندا هەیە. بانکێشنامەکە بۆ کۆمپانیا بیانیە نێودەوڵەتیەکانی سەر بە ئەپیکۆرە کە گرێبەستیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆ پەرەپێدان بە چێڵگەکانی هەرێم بۆ ئەوەی گفتوگۆ لەبارەی گرێبەستە نەوتیەکان بکەن و بگەنە ڕێکەوتنێک. چاوەڕوان ئەکرێت لەم چەند ڕۆژەدا هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بۆ دەرەوە دەست پێ بکاتەوە کە لە ئاداری ساڵی 2023 ڕاگیراوە. هێشتا زستان نزیکەی 20 ڕۆژی بەبەرەوە ماوە بەفر و سەرماکەی کۆتایی نەهاتووە کەچی هەڵوژە ترشەکە وەک نۆبەرە خۆی کرد بە ناو بازاڕدا، بەڵام خواردنی هەموو کەسێک نییە و تەنیا بۆ ژنانی دووچیان و خواپێداوەکانە. چیلۆی بە 300,000 دینارە. پەیامنێری 1964 لە بازاڕی سەوزە و میوە فرۆشانی سلێمانی لەگەڵ یەکێ لە فرۆشیارەکان قسەی کرد بە ناوی ڕێڤەند عەبدوڵڵا. ئەو ئەڵێت ئەمڕۆ 13 چیلۆمان هەبوو، 4 قاپی بچووکیشمان ماوە. ئەوی تر هەمووی فرۆشراوە. وتیشی داواکاریەکی زۆر لەسەر هەڵوژە هەیە و خەڵک چاوەڕێی ناکەن هەرزان بێت کە مانگێکی دیکە نرخی چیلۆیەکی دەبێتە تەنیا 2000 دینار. هەڵوژەکە لە دەرەوەی کوردستانەوە هاتووە و خۆماڵی نییە. لە بەرگرانیەکەی زیاتر بە شێوەیەکی قاپی بچووک ئەفرۆشتێت کە 13 دەنچی ئەو هەڵوژەیە لە ناو قاپێک دانراوە و هەر قاپێکیشی بە 20,000 دینارە. سەرنجتان بۆ هەواڵێک ڕائکێشم کە تایبەتە بە کار و چالاکیەکانی پاسەوانی سنوور. ئەمجارەیان بۆ پاراستنی سنوور بە شێوەیەکی ڕاستەوخۆنیە، بەڵکو بۆ ئەو ڕێگایە کە بۆ پاراستنی سنوور لە سنووری قەزای پێنجوێن دروستیان کردووە. ئەگەر دیقەت بدەنا ئەو دوو وێنەیە کە لە گوگڵ وەرگیراوە ئەبینین لێرە ڕێگایەکیان بردووە پێش ڕێگابردنەکەیە، ئەوەشیان دوای ڕێگابردنەکەیە. بە سەدان دۆنم لە دارستانەکان لە ناو براون بەهۆی ئەو ڕێگا دروستکردنە. ڕێکخراوێکی ژینگەیی بە ناوی ڕێکخراوی ملەکەوە کە کاری ژینگە پارێزی لە سنووری پێنجوێن ئەکات بە وردی دیقەتی داوەتە ئەو ڕێگا بردنەی پاسەوانانی سنوور لە سنووری قەزاکەیاندا. ئەڵێ بە شێوێکی هەرەمەکی ڕێگاکەیان بردووە لە هەر شوێنێک ڕێگایەکە دەرنەچوو بێ تەبەن چاک ناکرێتەوە وەکو خۆی لێ نایەتەوە چووینە لە شوێنێکی تر جارێکی تر ڕێگایان بردووە. بەمەش ئەڵێ بە سەدان دۆنم دارستان لەو سنوورە بە تایبەتیش لە چەند شوێنێکە و زۆرترین با بڵێن ئەو دارستانەی کە بەر ئەو ڕێگایە کەوتووە لە ناوچەی شلێرە لە سنووری پێنجوێن.
1964 پەیوەندی بە قایمقامی قەزای پێنجوێنێەوە کرد ئەوتی پرس وڕا بە ئەو نەکراوە بۆ بردننی ئەو ڕێگایە بەڵام وتی پاسەوانانی سنوور کاریان پاسەوانی کردنی سنوورەکانە ئەو ڕێگایش بەشێکە لەو پاسەوانی کردنە 1964 چەند جارێک پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانی کرد کە پێنجوێن لە سنوورەکەیەتی بۆ ئەوەی هۆکاری ئەو لەناوبردننی ئەو دارستانانە لیان بپرسێت تا چەند پێ ئاگادارن تا چەند پرسوڕیان پێکراوە بەڵام بەداخەوە وەڵامی پەیوەندیەکەیان نەدایەوە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.